من میوانێکی بەڕێز دکتۆر زیا محسن بسپۆر و ڤەکولەرێ ئابووری و شارەزایە گرێبەستên neftê wê li Bexda digel meda bîtin. Diktor rêvar baş tu bi xêratî ji bo Kurdistan 24 destpêkê dixwazim nerîna we werbigirim li ser vê proje yasayê budceyê Iraqê aya pesendkirina yasayê bi vî awayê vî yasayê budcê bi vî awayî wê bikar bîtin Iraqê ji vê zehmetî û nexweşî û mişeqetê da derbas ket ku çendîn sal e xelkê Iraqê hewlatiyên Iraqê yanî têda derbas dibin. بەڵێ بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا دەمەوێت سوپاسی کەناڵەکەتان بکەم لە ڕاستیدا سەبارەت بە پرسیارەکەت کە بودجە تەنها ژمارە نییە تەنها دۆخی ئەدارایی نییە بەڵکو پەیوەندە بە بابەتی ئەمنی و بابەتی سیاسیەوە چی لە ئاسەر ئاسی ناوخۆ چی لەسەر ئاستی دەرەوەیش ئێمە دەزانین کە کۆمەڵێکی زۆر خەڵک هەن سوود لە بودجە وەردەگرن کۆمەڵە گۆبارهێنەر هەن لە ناوخۆی عراقدا چاوەڕێی تێپەڕاندنی ئەم بودجەیە دەگەن تاوەکو ئێستا دەچینە مانگی 6 ساڵی 2023ەوە هێشتا بودجە پەسەند نەکراوە پێویستە بەوەیە کە بە شێوەیەکی خێرا بودجە تێپەڕێنرێت تێنەپەڕاندنی کاریگەری نەرێنی دەبێت لەسەر ئابووری عێراق کاریگەری دەبێت لەسەر وەبەرهێنانی دەرەکی لەسەر ناوخۆ و کەرتی وزە و کەرتی نەوتی عێراق ئەوەی کە ڕوو ئەدات ئایا بودجە تێدەپەڕێت ئایا پێشهاتەکان چین ئایا کاردانەوەکان چین لەسەر ئەم ئاستە ئێمە دەزانین کۆمەڵێکی گەورە کورتهێنان لە بودجەدا هەیە کە نزیکەی 6 تریلیۆن دینارە تا ئێستا 5 مانگ تێپەڕیوە دەچینە مانگی شەشەمەوە بەرەو مانگی حوتەم دەچین هێشتا وەکو ئێستا بودجە تێنەپەڕێراوە ڕێکەوتنێکی سیاسی گشتگیر هەبووە بەڵام ڕێکەوتنەکە بڵێن هەندێک کێشەی فەنی هەیە تێپەڕاندنی بودجە کۆمەڵێک ڕێکەوتنی لایەنی سیاسیەکان هەیە کە دەیگوازنەوە بۆ کوتلەکانیان لە پەرلەمانی عێراق بەڕێز سوودانی دەیەوێت بەرنامە حکوومیەکەی بە تێپەڕاندنی بودجە دەست پێ بکات و جێبەجێ بکات چونکە پێویستترین شتە چونکە پەیوەندی بەلایەنی خزمەتگوزاریەوە هەیە خزمەتگوزاری بۆ تاک بە تاکی عێراقی بەردەوامیدان بە پرۆژەکان باشە دکتۆر هین وەکە شرۆڤەکارên ئابووری وەکە ڤەکولەر پێشبینی دکەن ku bi sanahî ev proje yasaya yê budceyê derbas bibîtin پێم وایە کە ئەو ماوەی ڕابردوو کە تێپەڕی بەس بوو بۆ ئەوەی کە بۆ بڕیار لەسەر بودجە بدرێت ئەمڕۆ دوێنەوە ئەمڕۆیش کۆمەڵێکی زۆر بڕیار هەیە بڕیاری سیاسی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا بۆ ئەوەی ئەم بودجێ تێپەڕێنن زیاتر دوای نەخەن دووەمیشیان پێم وایە کە بودجە تێدەپەڕێت بەو هەڵسەنگاندنانەی من هەمە هەندێک ناکۆکی هەیە هەندێک ململانێ هەیە هەندێک ناڕەزایی بوون هەیە بە پەیوەست بە بودجەوە بەڵام پێم وایە تێدەپەڕێت من لەسەر ئەو بیرروڕایم کە باشە دکتۆر پێم وایە کە هەندێک ناکۆکی هەیە هەندێک کوتڵی سیاسی ناڕازین لە تۆخەکە بەڵام هەر دێتەپەڕێنرێت دکتۆر سەرباری ناڕازیبوونا بەشێک لە لایەنên سیاسی دناڤ عێراقیدا ji budceyê lê di nava sosyal medyayê da hewlatiyekê zor gileyî hene ji pesendkirin û pesendnekirina budceyê Iraqê taybet di nava bajêrên Iraqê da mîna Bexdaya, Besraya, Kerbelaya, Necefê, Tikrî de hewlatî dibêjin pesendken pesendnekin weke yêke çûn di dema 20 salên raboriyên hukmraniyên ku piştî Sedamê hatîne ser hukmê îte tiştek li Iraqê nehatiye guhertin ev hemû budceyê zebeleh di nava Iraqê da tê pesendkirin lê hewlatî îstîfadê jê naketin sedem çi ne aya di hikûmeta Mihemed Şia Sudanî da wê ev budceye bibîte nîmetek dilxweşiyek ji bo hewlatiyên Iraqê
بەڵێ سێرکە مامۆستا بەڕێز سوودانی تاوەکوی ئێستا داری جادویی بەدەستەوە نییە کە بۆ ئەوەی یەکسەر چی ئەوێت بەدەستی بهێنێت چی ئەوێت بخاتە بەردەم خەڵکی عێراقی ئەو دەزانێت کە خەڵکی دۆخی خەڵک خراپە پێویستە بە هەند وەربگرێت دۆخی خەڵک بەڵام کۆمەڵێک دەستکەوتی بەدەستهێناوە بەشێک لەو بەرنامە حکومیەی لە سەرەتای دروستکردنی حکوومەتەوە لە پارلەمان دەنگی لەسەردرا بەدەستی هێناوە کۆمەڵێک کۆدەنگی هەیە لەسەر جێبەجێکردنی ئەو پرۆژانی لە حکوومەت کراونەتە بەرنمەکەیەوە ئێستا گەل چاوەڕێی 6 مانگە چاوەڕێی تێپەڕانی بودجێ لە پەرلەمان ئەوان دەیانەوێت ئەم دۆسیەیەک لای بێتەوە بەڕێز سوودانیش هەرچەندە بەشێک با بڵین بەشێک لەو داواکاری خەڵکی وەڵام داوەتەوە لە بواری خزمەت گوزاری و لە بواری ئەمنی بەڵام پێویستی بە بودجە و پێویستی بە کاتی زیاترە بەڕێز سوودانی بڕیاری داواکە بەردەوا بێت لەسەر ئەو بۆچوونانی کە هەیە دیسەبارەت بە خزمەت گوزاریەکانی دکتۆر زیا جنابێتە شارەزایە کە باش گرێبەستن نەفتێ و پەترۆڵێدا هەیەژی لە عێراقێ تێپەڕبوونا پروژە یاسای بودجێ عێراقێ ئەنی بە ئاوایەکی یەکگوتاری و یەکدەنگی دنابەرە شیعە و سنە و کورداندا دەبیتە ڕێخوشکەرێک ji بۆ بێ چەندێک و کێشەیەن دنجی بێنە چارەسەرکردن مینە چارەسەرکردنا پروژە یاسایە نەفت و غازێ هەروەها چارەسەرکردنا مادەیە 140 ئەو کێشە و بربەستن یعنی هەلاویستی چەند ساڵ دنابەرە هەرێمێ و بەغدایەدا بەڵێ ئەو کێشانەی کە لە ماوەی ڕابردوودا بینومانە جەنابیشت ئاماژەی پێدا کۆمەڵێکی کێشەی سیاسین ڕەنگە چارەسەر بکرێن یاسای نەوت و غاز دەمانگەێنێت بە نامەیەکی ئاشکرا بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ویستێک هەیە لەلایەن سەرۆکوەزیرانەوە نێراویشە بۆ ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی کە لە وەرزی یاسادانانە بگەین بە بڕیارێک سەبارەت بە تێپەڕاندنی یاسای نەوت و غاز ئەمە ژمانەی وایە تاوەکو ئێستا یاسای نەوت و غاز تێنەپەڕێنراوە مانای ئەوەی کێشەی سیاسی هەیە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە بەشێک لەلایەن عەرەبیەکان لەگەڵ لایەنە کوردیەکان کێشیان سەر ئەم یاسایە هەیە بەڵام ویستێک هەیە چارەسەر بکرێت ئێمە بەرژەوەندی هاوبەشمانەیە پێکەمانەوە دەبەستێت پێویستە ئەو بەرژەوەندی هاوبەشانە بخەینە چوارچەوەی کارەکانمانەوە پێت ئەڵێمەوە تاوەکو نەگەینە ڕێکەوتنێکی سیاسی تێپەڕاندن یاسای نەوت و غاز قورسە لە ئێستادا پێویستە لەسەرمان دەست خۆش بیتن بەس ڕێکەوتن هاتینەکردن دە چارچوبەیە هەفەیمانیە ئیدارەت دەوڵە دنابەرە کورد و سونە و شیعاندا ڕێکەوتنên کۆنکریتی هاتینەکردن لە مەها 4 ڕێکەوتنێکا کۆنکریتی دنابەرە حکوومەتە عێراق و هەروەها حکوومەتە هەرێما کوردستانی بە ئامادەبوونە هەردوو سەرۆکوەزیران هاتیەکردن لە چەند لایەنێک دناڤ لیژنەیە داراییە پەرلەمێنتوە عێراقیدا هەوڵە تێکدانا بێ ڕێکەوتنامەیە دەدەن بەرپرس و لایەنên سیاسیین هەرێما کوردستانی هەمیشە دەبێژن وێ ئاخفتنê دووبارە دەکەن کو حکوومەتە هەرێما کوردستانی هەمیشە ئامادە بووە ji بۆ ئەنجامدانا ڕێکەوتنان دەگەڵ حکوومەتە عێراقی لێ حکوومەتە عێراقی یان چەند لایەنێک دناڤە عێراقی و حکوومەتە عێراقیدا هەوڵە تێکدانەوە ڕێکەوتنامان دەدەن دەست خۆش دکتۆر زیا محسن بسپۆر و ڤەکولێری ئابووری و شارەزای گرێبەستên نەفتê li بەغداد gelma gelekî spas herbijî diktor.